وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. دووەم کەس کە ئاوا بەرامبەر بە خراپەی نەیارەکەت دوژمنەکەت خوا ڕەحمت پێ بکات بتوانی بە چاکە پاڵی پێوە بنێ و لە خۆتی دوورخەیتەوە بیکەی بە دۆستێکی گیانی بە گیانی دوژمنەکەی دوێنێت، ئەو کەسەیەکەوە بەشی گەورەی بەش دراوە لەلایەن خواوە لە ئیمان، لە تەقوا، لە تەسکیەی نەفس و خۆپاکردنەوە. دەروونێکی خاوێنی هەیە، ئیمانێکی بەرزی هەیە، قیامەت دەبینێ، ئینسانێکی حەکیم و ژیرە، ئەڵێ من لەگەڵ فڵان کەسە لە قسەیەکەوە لە قسەیەکی بچووکەوە ئەبێتە دەمەقاڵەیەک، دەمەقاڵەکە گەورە دەبێ، بەکارهێنانی چەکی تێدا پەیدا دەبێ، خوێن ڕشتن دروست دەبێ، دوژمنایەتی دروست دەبێ، دەستماچکردنی خەڵک دروست دەبێ، دانانی ماڵی سەرەت و سامانی خۆل لە سوڵحا دروست دەبێ، ماڵ و منداڵت سەرگەردان دەبن لە خوێندن و لە ژیان دادەبڕێن. بە ئارامی ناتوانم لە ماڵەوە بخەوم. ئەمانە هەموو دەگرێت. جا بووە من بە سڵاوێک ئەم شەڕە لە خۆم لانەدەم، بۆ بە چاکەکردنێک، بۆ بە سەردانێک، کاتێکە نیگەرانێکی ناو دڵ هەیە، با خێرا فریاکەوم بە سڵاوێکی گەرم و بە تەوقەیەکی گەرم پاکی کەمەوە کە فڵانکە زەڕەقی لێمە و لەو بڕوادام خراپەم بەرامبەر بکە، با من دەست پێشکەری بکەم خێرات چاکەی بەرامبەر بکەم. خۆ پاداشتم لای خوا هەیە، خۆخوا دەزانێت کە من لە ترسنۆکیم نییە، خۆ هەموو عەبدەکانی خوای گەورە دەستخۆشی لە کارەکەم دەکەن کە دەزانم من لە بێتواناییم نییە، بەڵام لە چاکەکاریمە. إلا ذو حظ عظيم. أو إيمانك زور بهذا أو كسا خوا إيماني بهذا كردوا أو قيامتي آودانا أو خاون دارا عقليكي جوريا أو خوي مروفيشي جوريا أو خوي وندق جوريا تشيش جورا كان ببتشوك دبينه إنساني بتشوك تشيشي بتشوشيش بجورا دبينه أما بي كان بها صبر رزان هر کس یک دبینی تشيش بتشوك كاني بجورا زانين لسر ميش كردي بجاميش ئتر ئەو کەسە خۆی بچووکە. مرۆڤە گەورەکان هەوڵ دەدەن بەردەوام کێشە گەورەکان بچووک بچووک بکەنەوە. خۆیان ئەوەندە گەورەن شتە زۆر گەورەکان، کێشە گەورەکان، نارە گەورەکان بە وشەیەکی جوان بە کەلیمەی تەیب بە معاملەی حەسەنە وەکو باسمان کرد بچووشی دەکەنەوە.